شاندێکی باڵای کۆمەڵی دادگەری و ناوەندی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەردانی کەرکووکیان کرد. شاندە باڵاکەی کۆمەڵ کە پێکهاتەبوون لە عەبدستار مەجید و فاروق عەلی و شوان ڕابەر ئەندامانی ئەنجومەنی باڵای کۆمەڵ و وەفدی مەڵبەندی کەرکووک ماڵی ژمارەیەک کەسایەتی و دۆست و لایەنگری کۆمەڵیان بەسەر کردەوە. شاندەکەی کۆمەڵ لە دیدار و سەردانەکانیاندا وێ ڕێجەختکردنەوە لەوەی کەرکووک و کەرکووکیەکان شایستەی خزمەتی زیاترن هیواشیان خواست کاندیدەکەیان بە دەرچوونی خزمەتی زیاتر پێشکەش بکات. هاوکات بە مەبەستی پاڵپشتی لە مامۆستا فەرحان غەریب کاندیدی ژمارە 2 لە هاوپەیمانی مەشخەڵ ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق لەگەڵ مامۆستا فەرحان و ژمارەیەک لە ئەندام و کادری مەڵبەندی کەرکووک سەردانی ناوبازاڕی کوردستانیان کرد و هاوڵاتیان پشتیوانی خۆیان بۆ کاندیدەکەی کۆمەڵ دەربڕی و بە شایستەیان زانی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک. مناڵەکانمان لە دەرەوە ڕەنگە ئەو ڕۆژێ دەستنە مزگەوت هات بێتەوە گۆڕانکاریێک دەستی باوکی واز کرد بێ کوڕم لە چێ فێر بووی لە مامۆستا فێر بوو تێگەی ئەوە زۆرە بۆ ئێمە متمانەی بۆ هەموو کەسێک ئەوەی نەداتی ناحقا دێگەی گەورەتان دەرەجە یەکە يعني جێگەی ئەوەیە کە متمانەی پێ بکەن بەێ والله ئەشدەم بالله والله ئینسان قسە بۆ خوا بکاتن يعني چەندی برێی باشە بۆ ئەم نەکو هەر بۆ گۆڕەکە بۆ هەموو جێگایەک باشە خێر خوات زۆر مساعدەی خەڵکەکاتن چەندی برێ مساعدەی خەڵکەکە یعنی تۆ دەوا لە خەڵکەکەی کە خەڵک متمانە بکا بە کاک مەلا فەرحان بۆی بێتە والله ئینشاءالله خەڵک دەنگێداتی و متأكدشم 100% إن شاء الله. ئەحمەدی حاجی ڕەشید لە ناو بازاڕی کوردستانەوە لە کەرکووک داوا لە خەڵکی کەرکووک دەکات متمانە بە مامۆستا فەرحان ببەخشن تا لە داهاتوودا خزمەتی زیاتری خەڵکی کەرکووک بکات. یعنی من کە هەواڵی مامۆستا فەرحانم پرسی کە کەسێکە پێشەوەی بێتە ئەندامی ئەنجومەن و ئینشاڵا بێتە ئەندامی ئەنجومەن ئەوەی لە ناو کەرکووک گەڕاوم ئەو خەڵکە مامۆستا فەرحان پێشەوەی هیچ پۆستێکی هەبێ هاوکاری خەڵکی کردووە دەستگیرۆیی کردوون بەدەم ئەوانە بووەکەوا باوکیان لە دەستداوە بەدەم ئەوانە بوو کە نەخۆشن و بێدارن و هیچ دەرەتانێکیان نەبووە بەڕاستی مامۆستا فەرحان پێشەوەی بگاتە ئەو شوێنەی کە خزمەتی لێکرێ خزمەتی خەڵکی کەرکووکی کردووە بۆیە کەرکووکیەکان دەخیلتان بم دەنگ بدەن بە مامۆستا فەرحان چونکە شایانی ئەوەیەکەوە بێتە نوێنەری ئەوە بۆی بتوانێ مافە دارایەکانتان مافە شایستەکانی ئێوە لە بەغاوە بێنێتە کەرکووک بۆەوەی ڕزگارتان بێ لەوانەی کە کەرکووکیان بەم ڕۆژەگەیان ڕزگارتان بێت لەو وەزع خراپەی کە ئێستا ئێمە لە کەرکووکین زۆرم پێسەیرەکە ئەڵەی جادەی ئەڵەی قیر لە وڵاتان نییە ئەڵەی خزمەتگوزاری لە وڵاتان نییە بۆیە کەرکووکیەکان عەشرەتەکان هۆزەکان تیرەکان کوردانی کەرکووک مامۆستا فەرحان شایستەی ئەوەیە بڕواتە ئەنجومەنی پارێزگا مامۆستا فەرحان ئیختیساسەکەی هی ئەوەیە کە بتوانێت شایستەکانتان بۆ بچڕێ مامۆستا فەرحان ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بە گرنگیەوە دەڕوانێتە پرسی کەرکووک و پێگەی شارەکە و لە سەرەتای بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە جگە لە سەردانی سەرۆکی کۆمەڵی دادگەری ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری دەیان جار سەردانی جیاجیایان ئەنجام داوە و لە نزیکەوە چاویان بە چین و توێژەکانی شارەکە کەوتووە. چیان وری کەناڵی پەیام کەرکووک.